بەڵێ ئێمە بەردەوامی نوچینە لای تەوەری سێم و کۆتایی پرۆگرامەکەمان و باز لەوەکەین بازارەکانی جیهان وەک دەزانین لە ئێستادا ناجێگیری لە نرخەکان بە خۆیەوە دەمێت و لەگەڵەوەشدا نرخی نەوت بەراورد بە چەند ڕۆژی ڕابردوو بە ڕێژەیەکی زۆر دابەزیوە و هەروەها هەڵاوسان ڕۆژ بە ڕۆژ لە سەرتاسەری جیهان زیاد دەکات هەروەها ترسی پاشەکشەی ئابووریش لە جاهاتوودا هەیە و ئەوروپاش پێ دەچێت زەرمەندی گەورە بێت چونکە بەهای یۆرۆ بەرامبەر دۆلار زۆر دابەزیوە ئێمە بابەتە یاخود باوڵێنم تەوەرە گفتوگوی زیاتری لەگەڵەکەین لەسەر دەکەین لەگەڵ میوانەکەمان بیلال ڕەوف ئەندامی دیسکی لەگەڵ خۆمان بەڵێ هەر ماڵی خۆشێت دوێن بڵێن ئەندامی دیسکی ئابووری کورسات نیوز لەگەڵمانە کاک بیلال بەخێراتی بەخێر بێ بۆ ماڵەکەی خۆت بەیانی تۆ باشتر بێ کاک بیلال پێشەی باسی و بابەتە بکەینەوە یەکسەر لە نرخی بەرزبوونی نرخی بنزینەوە دەست پێ بکەین ڕۆژ بە ڕۆژ نرخی بنزین بەرز دەبێتەوە دەزانین لە شەوی ڕابردوو 100 دیناریتر چوە سەر نرخی هەر لیترێک بنزین هۆکاریان بەرزبوونەوە بەردەوامە چییە؟ لەگەڵ بەرزبوونی نرخی نەوت و گۆڕانکاری لە جیهان ڕوویا دوای هێرشی ڕووسیا بۆ سەرۆکراین وەروەها ئەو هەڵاوسانی پێشەوەش کە ڕووی لە جیهان کردبوو نرخی نەوت بەرزە بووە بنزینیش یەکێکە لە مشتەقاتەکانی نەوت وەرگیراوەکانی نەوت لەگە بەرزبوونی ئەو بێگومان تێچووەکەی زیاترێ بەرزە بێتەوە لە تاوی جیهان نرخی بنزین بەرز بۆتەوە بەڵام ئەوەی کە لە هەرمی کوردستانێ بە دیاریکراوی لە ماوەی ئەم مانگەیە بە دیاریکراوی ڕوویاوە ئەوەی ئەم شەو ڕوویاوە ئەو بەرزبوونەوەکی ناسروشتیە ئەکرێ بڵین بەرزبوونەوەکی ناوخۆیە هێندێک کە پەیوەندی بە جیهانیەوە هەبێ بە دیاریکراوی توانین بڵین ئەو نرخێکی ئێستا بۆ هەر لیترێکی نۆرمال 1350 نزیکی 250 تا 300 دیناری بەهۆی بابەتێکی ناوخۆیەوە بەرز بۆتەوە ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەری و بابەتە بکات چوە بەڕاستی لەگەڵ بارودۆخ و گیرفانی هاوڵاتیانە ئەگەر نیەت هەبێ بێگومان هەرچەند هەنێ ڕێوشوێن گیرایە بەر حکومەت باج و گومرک و کۆمەڵشتی لەسەر بنزین لابرد بنزینێکی نوێشی هێنا بە ناوی 800 دیناری بهێنرێتە هەرێمی کوردستان بەڵام سێرکی نرخەکەی بەرز بۆتەوە ئەمە بابەتێکی تایە پێویستە حکومەت خۆی بە دوواداچوون بکە کە ڕوونە بابەتەکە چیە پێچە قۆڕخارێکی ناوخۆیی بێ کە کاریگەری هەبێت لەسەر بەرزبوونەوەی نرخ بابەتی 800 دینارێکش کاگڕند ئەوەی کە بە 800 دیناری فرۆشە زۆربەی و کەسانی کە شارەزای بازاری وزن یاخود شارەزای کوالەتی بنزینن پێیان وایە ئەمە بنزین نییە هەندێک مادەی ترەوان خۆیان باش دەزانن ئەوەی کە حکومەت دەڵ 1200 دینارەکەوێ تا هەستێک جێی پرسیارە ئەکرا حکومەت دەگەرم بنزینە 800 دیناری کە بۆ خەڵک دابین کردووە حکومەت خۆی پاڵاوگەی نییە لەری کوردستان پاڵاوگەمان هەیە وەڵامی کردی تایبەتە ئەکرابی خستایەتە منافەسەوە کێ بنزینێکی باش بە 1200 دینار ئەهێنێت ئێمە بین بە 800 دڵنیام کوالەتی زۆر باشترە بوو و هاوڵاتیان زۆر باش سوودیان لێوەرە باشە مامۆستا شتێکی تر هەیە یعنی ئەوەی کە بینین ڕۆژ بە ڕۆژ بەهای دراوەکان بەرامبەر بە دۆلار داوازێ بەهای یۆرۆ خەریکەی تر یەکسانە بێتەوە لەگەڵ ئەنێونی نەماوە نزیک بێتەوە لە یەکسانبوون لەگەڵ بەهای دۆلارە نرخ بەهای تمەن هەردابازێ بەهای لیرەی تورکی هەردابازێ ئەمانە هۆکارەکانیان چیەوە بەهای ئەم دراوانە بە بەرداوامی لە داوازی نابەرامبەر بە دۆلار چەند ساڵێکە ئەوەی کە بۆ ئابووریناسان زۆر گرنگە بابەتی بەهای دراوەکانە پێش مؤشرەکانی تر جارە هەندێک بابەتی تر لە بەرچاوە گیرا بۆ بارودۆخی ئابووری بەڵام ئێستا سەری سەر یاخود بەهای دینار یا بەهای دراو یەکێکە لە هەرە بابەتە کاریگەرەکان کە کاریگەری ئەبێت لەسەر تەواوی سێکتەری ئابووری ئەو گۆڕانکارانی لە جیهان ڕوویاوە ئەو قەیرانی کە ڕوبەڕووی جیهان بۆتەوە ئەو کێش و گرفتانی لە بابەتی هەڵاوسان و پێشبینیەکان بۆەوەی کە داخشانی ئابووری ئەبێ بەهای دراوی کێکە لەوانی کە زەربەی بەرەکە و هۆکار زۆرن پێش بابەتی ڕووسیا ئۆکرانیاش ئەم بابەتە پێشبینی کراو بوو کە بەهای هەندێک دراو ڕووی لە دابەزین بێت چونکە کاریگەریەکانی کۆرۆنا هەتاکو ئێستا لەسەر ئابووری جیهان هێشتا ماوە ئەگەر لە ڕووی تەندروستیەوە کاریگەری کەمتر بوو بێتەوە لە ڕووی ئابووری کاریگەرێکی زۆر زۆر زیاترە ئەو هەڵە مامەڵەکردنی لەگە کۆرۆنا لە ئەوروپا گیرایە بە لە ساڵی 2020 تاوی کارگەکان داخران قەدەقی هاتوو چۆڕاگەیەندرا پیشە سازیەکان وەستان پارێکی زۆریشیان خستە بازارەوە چ بە قەرەبوو بێت چ بە پێدانی موچە بێ کە لە هەندێک وڵات وەکو نمونە باسەکرایان و لێوایان کرد ئێستا بۆتە مۆتەکە بۆ خۆیان کاک ڕزمە گومانم نییە پەرەدان بە یاخۆت خۆشکردنی ئاگری رووسیا ئۆکرانیاش لەلایەن ئەوروپیەکانەوە کە چەکەین بە ئۆکرانیا و بەردەوامی پێێن بۆ شاردنەوەی ئەو قەیرانە ئابووریە کە بەهۆی هەڵە مامەڵەکردن لەگەڵ کۆرۆنا لە ساڵی 2020 بەسەریان هاتووە لە شەقامی بشارنەوە ئەمە وای کردووە کۆمەڵەش لە ئەوروپا ڕووبان نرخی کاڵاوشمەک بەرز بۆتەوە بەهای دراوەکەیان دابەزی و هەروە بابەتی بە ئەندامبوونی سوید و فینلەند لە هاوپەیمانی ناتۆ کە بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپاتیدا ئەندامن
و معارەزی سەرەکیین و بەرکەوتنی یەکەمیان لەگەڵ رووسیا ئەبێ ئەمانەش هۆکار بوون کە بەهای یۆرۆ لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو زیاتر دابەزەوە پێشتریش ئێمە لە دیسکی ئابووری کوردستانی پێشبینیەوەمان کرد کە بەهای یۆرۆ دابەزین تۆمارکە تا 101 دلار هاتووە ئەوەی جێی سەرنج ئەوەیە لە 2002ەوە یۆرۆ بە شێوازێکی فەرمی بۆ یەکێتی ئەوروپا بەکار هات ئێستا گەڕاوەتەوە هەمان ئەو بەهایی کە سەرەتا خرایە بازار یعنی ئەمە جێی سەرنجە ئەنی وای لێت کە بڵین یۆرۆ بەرەو کۆتای ئەچێ نەگەوەی کە بەکار نێنرێ ئەو قۆ و پاوەر و هێزی کە هێتێروا بەریتانیاش بە هەماشەوە پاوەنی بەریتانیش کە ساڵان پاوەند توحفە بوو بەدەستەوە بێ ئەو نە بەهای هەبوو 100 پاوەنی تر قورسایەکی بەهای هەبوو توحفە بوو لای تۆ ئەوش دابەزیەوە دەست دەکارکردنی ئەم وەزیرانی کابینەکەی بۆریس جۆنسن ئەگەری هەیە زیاتر دایبەزێ باشە باز لە چەند ئاراستەیەکە کرێ بۆ پێشبینیەکان بۆ دابەزینی بەهای درا و هەروەها نرخی نەوتیش و هەروەها هۆکار و کاریگەریەکانیشی ئەو ئاراستانە چین؟ ئەوەی کە سەوار بە و دابەزینی کە ئێستا بازاری دارایی گرتوێتەوە باردۆخی ئەوروپا خۆیەتی سەوار بە بابەتی وزە هەرچەند دابەزین تۆمارکۆ دوێنێ تا 98 دلار هات بۆ یەک بەرمی نەوتی برێن ئێستا چۆتەوە 100 دلار 101 دلار یارێکی زۆرەکە پێم وانە ئەو دابەزینێکی بەردەوام بێ بۆ ئەم ساڵ ئەگەری هەیە بەرزبوونەوە تۆمارکە جارێکتر بگاتەوە نزیکی 120 دلار 130 دلار ئەو دابەزینی ئێستا هەیە زۆر کات باز لەواکرێ بۆی پێشبینەکانە بۆ داخشانوی ئابووری لە ئایندە بەڵام بە پێ بە دواداشتوانانی ئەمە کردومانە کە بۆ یەکەم جار ئەم بابەتە باسەکەین ئەم هۆکارانە کاریگەر بوو سەردانەکەی بایدن بۆ سعودێ کە بڕیار لە 15 مانگ بیکات 15 مانگە وەگەری سعودیا بەرهەمهێنانی نەوت بەرز کاتۆیەکێکە لە هۆکارەکان هەروەها رووسیا داشکانێکی زۆری بۆ نەوتەکەی خۆی کردو یعنی ئەگەر لە بازار بە 100 دلار بێ و بە 70 دلار ئەیفرۆشێ ئەگەر سەیری داتاکانی هندستان و چین بکەین سێ ئەوەندە چوار ئەوەندەی مانگەکانی پێشووتر ئێستا نەوت لە رووسیا ئەکڕن وازیان لە کڕینی نەوتی عێراق و سعودیا ئەمەیەکێکە لەو هۆکارانەی کە وای کردو نرخی نەوت دابەزێ بەڵام کۆمەڵە لەمپەر هەیە کە ناتوانێت رووسیا بەردەوام بێت لەم دابەزینە ئەگەری هەیە بەرهەمهێنانێکی کەم بێتەوە بۆی ئەوەی کە پاڵپشتی دارایی ناتوانێت بکە بەرهەمهێنانی رووسیا پێشبینی کراوە تاکو پاییزی ئەم ساڵ 3 میلیۆن کەم بێتەوە لە 10 میلیۆن کە ئەمە ڕێژێکی ئەجیار زۆرە بۆ بازاری وزە و بە هیچ وڵاتێک ئەمە پڕ ناکرێتەوە و هەروەها وەرزی هاوینیشە ئێستا خۆتانزان لە وەرزی هاوینا کەمتر وزە بەکارێ مەبەست ماوزەی خۆ گەرمکردنەوەی بەڵام ئەگەر کارگەیەک وزە بەکاربێنێ لەبەرەوەی جە و کەش و هەواکە خۆی گەرمە کەمتر پێویستی بۆ وزەی زیاتر بەکاربێنێ هەموو ئەمانە هۆکاری سەرەکین کە نرخی نەوت لەم هەفتەیە دابەزیەوە بەڵام بۆ زستانی ئەمساڵ بۆ پاییز کە دەست پێکەین لەم ساڵ 2022 چاوەڕوانی وەرکێ بازارێکی سەختی وزەمان لەبەردەما باشە بابەتی وزە و بابەتی نەوت مامۆسا دوو شتی گرنگن چکە ئێستا دوو ئەگەر لە بەردەمی بڵێن جیهانە ئەگەرێکیانەوەیە کە رووسیا سزای بڵێن بواری وزە بەسەر ئەوروپا بچەپێنێ لەمایانە ئەڵێن نرخی نەوت زۆر زیاتر بەرزەبێتەوە ئەگەرێکی تر ئەوەیە کە نەخێر لەوانەیە خواست بڵێن خستنە بازاڕی وزەوە نەوت زیاتر بکرێ ئەمە ژواب کار ڕێژەکە دابڵ یعنی نرخەکەی دابڵزێ کامیان ئەگەرێکی زیاتر ئەوەن کە لە واقع ئاوە نزیک بێ رووسیا لە پێناو دابیکردنی خەرجیەکانی خۆی پێم وانە هیچ کاتبییر لەوە بکاتەوە بە تەواوەتی گەمارۆ بخاتە سەرێکێتی ئەوروپا غاز و نەوتیان بۆ هەناردنەکە و ئەوروپاش ناتوانێت بە ئاسانی دەستبەرداری نەوت و غازی رووسیا بێت واتە بەردەوامیەک ئەبێ بەڵام ڕێژەکان کەمترە بنەوە ئەوروپا سزایکی خستۆتە سەر هەناردەی نەوتی رووسیا لە ڕێگەی کەشتیەوە بەڵام لە ڕێگەی بۆریەوە بەردەوام بوو وڵاتانی یەکێتی ئەوروپا بۆ غازیش بە هەمان شێوە ئەیانەوەی جێگرەوە بدۆزنەوە بەڵام جێگرەوەیکی خێرا لە بەردەستانیە وەزستانێکی سەختیش چاوەڕوانکراوە بۆیە هەردوو پێشبینیەکە ناکرێ بڵین ڕوئەیات ئەکرێ بڵین بەرهەمهێنانی رووسیا بەهۆی ئەوەی کە بابەتی پرۆسی نەوت دەرهێنانی نەوت بابەتێکی گرنگە پێویستی بە پارەدارکردنی بەردەوام هەیە رووسیا ئەو توانایی ئێستا لە بەردەستانە ماوە بۆ ئەگەری کەمبوونەوەی بەرهەمهێنانی نەوتی رووسیا هەیە بە بڕی 3 میلیۆن ئەمە کاریگەری ئەوێ لەسەر بەرزبوونەوەی نرخ لە بازاری جیهانیە بۆ پێی کە ئەو وڵاتانی کڕیایی نەوتی رووسیان ناچارن بە بازاری تر بدۆزنەوە خواستیان لەسەر نەوتی وڵاتانی تر زیابێ و شتێکیش زۆر ڕوونە جگە لە سعودی و ئیمارات هیچ وڵاتێکی دیکە لە ئێستا لە بواری نەوت ناتوانێت بڕی بەرهەمهێنانی خۆی زیاد بکە ئەمە کێشەکەی بە خێرایی ناتوانێت جێگرەوەی نەوتی رووسیا باشە لە بەردەوامیەم دۆخە ناجگیرە ئابووری کە لە ئێستادا جیهانی پێدا تێپەڕ دەبێت زەرمەندی یەکەم بە دیاریکراوی چه وڵاتێکە و کوێ چ ناوچەیەکە بێت
ئەو وڵاتان کە زیاتر پشت بە نەوت تەبەستن هەروە وڵاتانی کە پێشتر خۆیان بارودۆخێکی دارایی زۆر خراپیان هەبووە چکە بەرزبوونەوەی نرخی لێکەوێتەوە بۆ نە وڵاتانی ئەفریقا کە بەپێی داتاکانی نەتەوەیەگرتوەکان و هەروە ڕێکخراوی خۆراکی جیهانی ڕێژەی هەژاری و برسێتی لەو ناوچەیە زۆر زیادی کردو و لە کۆتا راپۆرتیان کە لە هەفتەی ڕابردوو بڵاویان کردەوە ئاماژە بۆکەن ئەگەر بێت و جیهان بە خێرایی بەهانای ئەو دۆخەوە نەچەکە لە ئەفریقا دروست بووە ئەگەری کارەساتی لێکەوێتەوە و ئەمە زۆر کێشانی بە ملیۆنان کەسی دیکە بۆ هێڵی هەژاری و بۆ هێڵی برسێتی زیاد بوون مەبەستمان لە برسێتی ئاین لە 24 ساعتا ژەمێکی نەبوو بیخۆ ئەمە بە ملیۆنان کەس زیاد بووە و بێگومان کاریگەری لەسەر وڵاتی خۆشمانە بێت لەسەر عێراق و هەرێمی کوردستان بۆ پێیکە وڵاتێکی هاوردەکاری نرخی کاڵەشمەک ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەیە ئەچەند کاگران جەژنە خەڵک ترسێنیان نەوەڵات دڵنیایان پێ بە ئەو بەرزبوونەی کە ئێستا لە نرخی کاڵەشمەکەی لە هەرێمی کوردستان هێشتا ئەڵین لە کوردیاڵی بەرکوڵەکەیەتی هێشتا نەگەشتوتە ئەوەی کە حەقیقی نرخی کاڵەشمەک بەرز بێتەوە ئەوەمان لە پێشە و پێویستە خەڵک خۆی لە ڕووی خەرجیەکانەوە بۆ ئامادە بکات کە باشتر قەیرانەکە ئیدامە بەیانی ئیداری ئەو قەیرانە باش دراوەکان ئەوەی کە پەیوەستە بە لیرەی تورکی و تومەنی ئێرانی ئەم وڵاتە دراوسی ئێمە لە هەرێمی کوردستان خەڵکە بڵێن ئینی ئەوان دابەزێ دراوی ئەوان بەهاکەی دابەزێ ڕوئەکەنە وڵاتانە ینی ئەڵێن مادەم بەهاکەی دابەزیەوە با پارە گۆڕینەوە بۆ گەشت دەچن بۆ ئەوێ ئەمە بڵێن ئەم ڕێکارێکی ڕاستە وایە بۆ ئێمە ئیسفادە ئەەکەین بە هیچ شێوە ئیسفادێکی ئۆتۆ ناکەین بۆ پێی نمونێکی بەسیط باس بکەین تورکیا نمونە بێنینەوە بە نزیکەی لە 100 بەهای دراوەکەی لە ماوەی ئەم مانگەیە دابەزی و ئەمڕۆ $1,725 لیرەیە بەڵام هەر تەنها لە مانگی شەشە مانگی ڕابردوو کە تێپەڕی لە 178 نرخی کاڵەشمەک لە تورکیا گران بوو ئەگەر شتێک پێشتر بە 100 لیرە بوو بێ 100 لیرە $10 کردبێ ئێستا بە 178 لیرەیە کە نزیکەی $15 واتە گرانبوونی نرخی کاڵاوشمەک لەوێ زۆر بووە و ئەو تەسەوری ئێمە کە پارەکەمان زۆرتر ئەکا و زۆرتر لیرێتە دەستەوە توانین لەوێ شتکەی شتیوان نییە بەڵام کۆمەڵە بابەت هەیە نرخ بەراورد بێرە بۆ هەندێک شت هەرزانترە کاکە حکوومەت هەرێمی کوردستان ئیداری خۆجێی پارێزگاکان لە هەولێر سنای ئەمە ڕەچاو بکەن من سێرچم کرد ئوتێلێکی 5 ستێرەی کاغڕز لەوێ لەسەر بەحر بۆ دوو کەس بە $50 ئێمە ئوتێلێک لە دوکان بۆ دوو کەس بە $250 خەڵک بچێ بۆ تورکیا باش یا بێت بۆ سلێمانی ڕاستە بێگومان تورکیا هەڵەبژێرێ و هەروەها ئەو داتایەکە بوو باڵوسخانی تورکیا لە بەغا ڕایگەام کە ڕۆژی 7000 ڤیزە ئەیەن بە هاوڵاتیانی عێراق چن بۆ ئەوێ ئەم بابەتەیە لەوێ حەزەکە گەشتێ بکە خێزانێکی باد گەشتێ بکە جێک بگۆڕێ پشوویەکی هەفتەیی هەیە سەیری نرخیمانەوە و کۆمەڵە بابەتەکات هەرزانە سەردانی ئەو وڵاتان ناکە هەر سەبارە بە دراوەکانی ئەو دوو وڵاتەژە ڕویان زیاتر لە دابەزینە هاوڵاتیان ئەویان لا ڕوون بێکە هەم لیرەی تورکی هەم تومەنی ئێرانی تاکو مانگیدا مانگی 11 ئەم ساڵ دابەزینێکی ئەجگار زۆر بە خۆیەوە ئەبینن بە دیاریکراوی لیر ئەگەری هەیە هەر $100 2000 لیرە تێپەڕێنێت تومەن ئەگەری هەیە هەر $100 4 میلیۆن تێپەڕێنێت کە ئێستا 3,150,000 واروە هاوڵاتیان پێویستە لە گەشت و ئەو سەفرێکین بە وڵاتانە کۆمەڵێک ڕێوشێن بگرنەبەر لە ڕووی ئابووریەوە بە هیچ شێوەیەک لە فڕۆکخانەکان هەوڵ نەدەن بە دراوی غیرە ئەو وڵاتە شت بکڕن یعنی تۆ چیتە تورکیا بە $1 لە فڕۆکخانەکەی شت مەکرە چکە بە نرخی حکومی $1 لێوەرگێت کە زۆری فەرقە لەگەڵ بازار هەروەها باشترە بۆ کڕینی شتومەک تەواوی پارەکەت پیشان نەیت ینی بۆ نەگە تەکسیەکەت گرتووە بە 100 لیرەیە تەنها 100 لیرە لە گیرفانت دەرکەی نەک ئەوەندە پارە دەرکەیت و 100 لیرە بیت و ئەو بابەتە چکە لەوەی ئەگەریە زیاتری لێوەرگێت هەروەها باشترە لە هەموو شوێنێک کڕین نەکەی لەو شوێنانە کڕینکی کەوڵ بزەی بزانین داشکانی بۆ کراوە بەو ئاراستێش کڕین و بابەتەکان بکە بە تایبەت لە تورکیا و ئێران زۆربەی کاڵەشمەکانی لە تورکیا و ئێران هەیە لە بازاڕەکانی خۆمان هەرزانترە دەستخۆش بۆ بیلال ڕەوف ئەندامی دیسکی ئابووری کورسات نیوز میوانیش نییە کاتیش نەوە باسی ئاڵتون بکەین وڵای کاڕەنجەوانی کاوسەرگیریەکەن بە کاتێک ترێسە بیکەن ئەوەی لەبەر ئاڵتون بڕیاریانە بۆ هاوسەرگیرینەکەن زۆر نزم بۆتەوە کاتیوێتی هاوسەرگیری بکەن خۆش یەشێکە لەوانە بەدڵنیایی خۆش دەگرێتەوە منەوە کارەکەی ئاڵتون نەبوو خێر بێ بیلال خێراتی بۆ پرۆگرامەکەی ئێمە بەڵێ بەتاکید زۆر سپاس ماندوومان کردی بەخێراتی خۆ